لە سریلانکا زۆرێک لە بودی و هیندۆس و مەسیحیەکان سەرگەرمی ناشتن و مەراسیمی پرسن. کەمینەیەکی مسلمانیش لە ترسی کاردانەوە بەرەو پاکستان هەڵدێن. حکوومەتیش دان بەوە دادەنێت کە لەسەر هەموو ئاستەکان کەمتەر خەم بوون. لە ماوەی هەفتەی ڕابردوودا زنجیرەیەک تەقینەوە لە نێو ژمارەیەک کەنیسە و میوانخانەدا ڕوویاندا کە خوێناویترینیان لە ڕۆژی یەکشەمەی سەرەتای هەفتە و لە بۆنەیەکی ساڵانەی مەسیحیەکاندا بوو. بە پێی کۆتا ئاماری ڕاگەیاندراو لەو زنجیرە تەقینەوانەدا 359 کەس کوژران و زیاتر لە 500 کەسی دیکەش بریندار بوون. لە دوایین لێدوانیدا ڕانیل ویکرمیسینگ سەرۆکوەزیرانی سریلانکا دانی بەوەدانا کە دامەزراوەکانی وڵاتەکەی بەر لە ڕووداوەکە لە کۆکردنەوەی زانیاری هەواڵگری شکستیان هێناوە و وتیشی بە هاوکاری دەستگا هەواڵگریەکانی بیانی لە لێکۆڵینەوە بەردەوامن. هەر لە کاردانەوەی ئەو ڕووداوانەدا هیماسیری فێرناندۆ وەزیری بەرگری سریلانکا و سەرۆکی پۆلیس لە سەرداوای سەرۆکوەزیران دەستیان لە کارکێشایەوە. لەوبارەوە وەزیری بەرگری ڕایگەاند بەو پێی وەزیری بەرگریم بەرپرسیارەتی شکستی ژمارەیەک لەو دامەزراوانم بەردەکەوێت کە لە ژێر دەسەڵاتمدان. لەلایەکی دیکەوە لە ترسی کاردانەوەی تەقینەوەکان کە ڕێکخراوی داعش بەرپرسیارەتی خۆی لیان ڕاگەیاند، سەدان موسڵمانی شاری نیگۆمبۆی سەرکەناری خۆراوەی سریلانکا بەرەو پاکستان هەڵدێن. سەرۆکوەزیرانی سریلانکاش لەگەڵ ئەوەی دانی بەوەدانا کە هێرشی تۆڵەکردنەوە بەرامبەر موسڵمانان ڕوویداوە، بەڵام دڵنیاییدا لەوەی هەڵوێستی تاکە کەسی بوون و بە پلانی پێشوەختە و بەرنامە بۆ داڕێژراو نەبوون. وەک ڕێوشوێنێکی خۆپارێزیش دەسەڵاتداران و دامەزرا و ئەمنیەکان داوایان لە مزگەوتەکان کردووە بۆ نوێژی هەینی نەکرێنەوە و سەرجەم کەنیسەکانیش دابخرێن تا ئەو کاتەی دۆخەکە ئاسایی دەبێتەوە. با پێی دوایین زانیاری 16 کەسی دیکە بە گومانی پەیوەندیان بە هێرشەکانەوە دەستگیر کراون. بە مەژمارەی ئەو کەسانی تا ئێستا لەو دۆسیەدا دەستگیر کراون بۆ 76 کەس زیادی کردووە. سریلانکا یان سیلان وڵاتێکی دوورگەییە، دەکەوێتە باکووری زەریای هیندی و باشووری نیوەدورگی کیشوەری هیند لە باشووری ئاسیا. سریلانکا لە شوباتی ساڵی 1948 نیمچە سەربەخۆیی لە داگیرکاری بەریتانیا وەرگرت. دانیشتوانی وڵاتی سریلانکا 21 ملیۆن کەسن، بۆ لە سەدا 7 بودی و لە سەدا 12 هیندۆس و لە سەدا 10 موسڵمان و لە سەدا 7 مەسیحی دابەش بووە.